خاڵێکی تر زۆر گرینگە دایک و باوکان پاداشتی سنوورداری منداڵەکانیان بکەن. سنووردار بەواتای چی؟ بەواتای ئەوەی ئەم پاداشتە نەبێتە بەرتیل پێدانێک بە منداڵەکە بۆ ئەوەی ئەرکەکانیان بۆ جێبەجێ بکە. واتە ئەگەر ئەم پاداشتە نەبێ منداڵەکە ئەرکەکە جێبەجێ نەکە. پێویستە ئەو تێگەیشتنە لای منداڵەکانمان دروست بکەن کە ئەم پاداشتە بۆ ماندووبوون و شایانی خۆتە کاتێک نمرەیەکی باش و نمرەیەکی بەرزت هێناوە. بەڵام نابێت پاداشتەکە بە شێوازێک بێ کە منداڵەکان وا تێبگەن کە ئەمە بەرتیلێکە وەری دەگرن. پاداشتەکە بۆ نمونە دەکرێت دیارێکی بچووک بۆ منداڵەکە بکڕین. دەکرێت لەگەڵ خۆمان بیبین پیاسەیەکی پێ بکەن لەگەڵ منداڵەکەمان و کاتێکی کەم یان کاتێکی ئاسایی لەگەڵ منداڵەکانمان تەرخان بکەین و بڕۆین بۆ شوێنێک بۆ باخچەیەک بۆ شوێنێک بۆ سەردانیکردنی شوێنێکە خۆی حەزی پێ دەکات. و دیارێکی تر یان شیرینیەک شتێکە بیدەن بە منداڵەکە کە سوودی لێوەربگرێت و ئارەزووی بکات و حەزی لێبێت و بەدڵی بێت. خاڵێکی تر منداڵان کاتێک گوانە دەخوێنن دەبێت ژوور و کەشی وانە خوێندنیان باش بێ و گونجاو بێ. بێگومان منیش بم ناتوانم لە شوێنە گوانە بخوێنم کە ژوورەکە گونجاو نەبێ و نەشیاو بێ. بەواتای ئەوەی کە جلوبەرگەکان ڕێک نەخراو بن و شوێنەکە پەرش و بڵاو ببێتەوە بۆنی ناخۆش بێ پیس بێت ئەمە بۆ منداڵەکە ناگونجێت و نەشیاوە بۆ ئەیوانەکانی بخوێنێت. لەبەر ئەوەی ئەمە کۆبیری منداڵەکە ڕاناکێشێ بۆ وانە خوێندن. دەتوانین لەم خاڵە بگەڕێنەوە بۆ ئەوەی کە پێویستە منداڵەکانمان فێری بەرپرسیارەتی بکەن بۆی ژوورەکان پەرش و بڵاو نەبێت و ژوورەکان ڕێکخراو بێت. خاڵێکی تر زۆر گرینگە دایک و باوکان لەگەڵ مامۆستایان بەیەکەوە پەیوەندیان هەبێ. بەتایبەت بۆ ئەو قوتابیانەی کە سەرەتای وانە خوێندنیانە و لە بازنەی یەکەمن. بێگومان ئەمە بۆ هەموو بازنەکانیش دەگونجێ ئەم خاڵە لەبەر ئەوەی مەبەستێک و مانایەکی گەورەتر و گشتی هەیە. کاتێک منداڵەکە ئاستی لاواز دەبێت کاتێک پەیوەندی لەگەڵ مامۆستاکان هەیە و دایک و باوکەکە بەیەکەوە قسە دەکەن لەگەڵ مامۆستاکانیان ئەوا دەتوانن هاوکاری یەکتری بکەن و ڕێگا چارە و شێوازێکی گونجاو و شیاو دابنێن بۆی منداڵەکە ئاستی بەرز ببێتەوە.